بۆ قسەکردن لەسەرم پرسا بەڕێز دکتۆر نەوزاد تیتی مامۆستای زانکۆ و شارستای سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێرن. زۆر سپاس. سپاس مامەدە. زۆر سپاس. ئەمڕۆ جۆ بایدن پەیامیکی ڕاستەی بۆ وڵاتانە کردووە کە وڵاتانی ئەمریکی دەستگیر دەکەن، بەڵام ئەو دیارە زیاتر پەیامەکی بۆ ڕووسیا و ئێرانە. لە نێو وڵاتانەدا کە سەر ڕێوە چینیشی تێدایە بۆ زیاتر پەیامەکی بۆ ڕووسیا و ئێران بووە. بله زۆر سپاس. بێگومان بەتایبەتیش نەها یعنی ئیران و ڕۆسیا لەبەر و کێشەی مەزنی لەگەل بەتایبەت کێشەی مەزن لەگەل ئەمریکایە، لەبەرەوەش زیاتر ئەم دەوڵەتانە بەتایبەت ڕۆسیاش ئەوەی کە ڕۆژنامەوانی وال ستریت جورنال کە دەستگیری کردەوە دوێنێش لە 27 مانگ پاکێجێکی سزا لەسەر دەستگای هەواڵگیری فدرالی لە ڕۆسیا سەپیراوە، هەتا سوپای قسە ئیرانیش و کارێکی ئەوەیە کە ئەم دوو دەوڵەتە زیاتر هاوڵاتیانی ئەمریکا دەیگیرن وەکو کارتێکی سیاسی دژی ئەمریکا و سیاسەتی ئەمریکا بەکاردێنن. ئەنی ئەمە سیاسەتێکی مێنیە کۆنەشی وەک جنابەت ئاماژە پێکرد بەردەوام بەتایبەتیش ئیران بەردەوام ئەم کارتە لە ڕووی سیاسی دژی ئەمریکا بەکاردێنیت بۆ ئەوەی کۆمەڵێک سازش و تەنازل لە ئەمریکا بکات لەدا بۆری جیاجیادا لەبەرەوە ڕۆسیاش دیسان ئەو سیاسەتەی گرتە بەرکەواتە بە شوەیەکی گشتی دەتوانین بڵێن پرسی گرتن و ینی بەتایبەتیش هاوڵاتیانی ئەمریکا لە نێوان لەلایەن دەوڵەتان بەتایبەتیش ئەوانەی نێواری ئەمریکا وەکو ئاماژەماش پێکرد بەتایبەت ئیران و ڕۆسیا ئێستا بەتایبەت لەم قۆناغادا ئێمە ئازانین ناکۆکی زۆر هەیە لە نێوان ڕۆسیا و ئەمریکا لە شەڕێکی بەتوانە بڵین پرۆکسیدان بەتایبەت لە ئوکرانیا کێشەیەکی گەورە هەیە و لە ئیرانش ئێمە ئازانین ماکزیموم پرێشەر کەمپین کە ئەو گوشارە گەورەی ئەوبوو لەسەر ئیران هەیە بەتایبەتیش داوای کێشەنا لە بەرنامەی ئەتۆمیە کەواتە ئەمانە هاوڵاتیانی ئەمریکا دەستگیر دەکەن وەکو کارتێکی سیاسی وەکو کارتێکی گوشار دایرادەی بادن بەکاردین بای کۆمەڵێک سازشی پێ بکە لەو بارێکی خۆیان دەیانەوە. بەڵێ ئێران توانیوێتی بە ئاماژ بکات لەو ڕێگەیەوە بە سازشکردن بکات لەگەڵ ئەمریکایان ئەمریکا ناچار بە سازش لەسەر پرسێ بکات لە ڕێگەی دەستگیرکراوە ئەمریکەکانەوە. بێگومان ناتوانێت ینی لە پرسە استراتیجیەکان ئەمریکا ناتوانێت ینی لە سەرگرتنی هاوڵاتیە تەنانە ڕۆسیا سەرگرتنی هاوڵاتیەکی ئەمریکی سازشی گەورە بۆ ئیران یان ڕۆسیا بکاتن و لە پەیامەکەی جو بایدنیشی دیارە کە گرتنی هاوڵاتیانی ئەمریکا سۆرتر دەکات لەسەر ئەوەی کە بەتایبەتیش ئەو گەمارە ئابڕێکردنە کۆمەڵە سایدیژیان بەسەر ئەو دەوڵەتانە ساپان بێگومان ناتوانێت لە پرسە گرنگ و استراتیجیەکان کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا پراکتیسە بێگومان ناتوانێت کارگەرێکی یەکجار گەورەی هەبێت بەڵام ئەمە مەسیجێکیشی بۆ ناوخۆی ئەمریکا یعنی ترسە یعنی ئەو دەوڵەتان دەیانەوێت گوشارە لەسەر ئەمریکا لەسەر ڕای گشتی ئەمریکا دروست بکەن و لەسەر ئیدارەی بایدنیش باوی لە ڕۆیەوە کۆمەڵە یعنی سازشی ئەوانە بکێت. بەڵێ کەواتە ئەمریکا لە دوو ئیدارەی ڕابردوویتە سەردەمی ترامپ و سەردەمی بایدن کامیان لە سیاسەتی دەرەوە سەرکەوتوو بوون. زۆر ڕەخنە لە ترامپ گیراوە کە لە سەردەمی ئیداری ئەودا کە لەگەڵ ڕووسیا نەرم بووە لەگەڵ کۆریای باکوور نەرم بووە خۆشحاڵ بۆ بە دانیشتن و دیدار و کۆبنەوەکان لەگەڵ دوو سەرگردەی وڵاتەشە. بەنسبە سیاسەتی داوای ئەمازانی ینی تا ڕادایەکی زۆر استراتیجی ئەمریکا گۆڕانکاری زۆر گەورە بەسەردانای بەڵام ئەو ئالیەت میکانیزمای هەر دەوڵەتێک پراکتیزە دەکە ینی جیازێکی زۆرە بەتایبەتیش ئەگەر باسی ئیران بکەین بنومە لە سەردەمی ترامپ ئیران ینی ترامپ پێیەوە بوو کە کێشەی ئەمریکا لەگەل ئیران تەنها بەرنامەی ئەتۆمی ئیران نییە سیاست ئیرانە بەرامبەردەوە دەستوەردانی ئیرانە لە ناوچەکەدا ئەو کێشە و ینی بەرەو پێشبردننی سیستەمی درۆن و ئەوەی ئەو کێشەی بە هەوڵەتیانی ئەمریکا و بە هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکە دروست دەکەن کەواتە لەبەرەوە کێشەیەوە لە بەرنامەی ئەتۆمی بەڵام لەگەڵ ئەوەشدا ترامپ ئامادە بۆ ڕێککەوتنێکی تر بکات ئەگەر بێت و ئیران پاداین بە ڕێککەوتنە بەڵام لە سەردەمی بایدنیش دیسان هەمان استراتیجیا پراکتیزە کرا بەڵام بە شێوەیەکی تر بوونمە لە سەردەمی بایدن ئەگەر مرتبعاتان کرد بیتن حاولەکە بوو کە دووبارە بگەڕنە بەرنامەی ئەتۆمی ئیران بەرنامەی ئەتۆمی ئیران زیندوو بکرێتەوە دووبارە ئەو سوزانێکی لەسەر ئیران هەنا ڕابکردن بەڵام ئیران مەرجە بوو لە سەرەتادا مەسەڵەن لە 2020 قبولی نەکرد مەسەڵەن سوپای بازار لە لیستی تور دەربکرێتن ئەو لەلایەکی ترشەوە لەسەر ئیدارەی بادن گوشارێکی زۆر هەبوو لە کنگرێس و لە ئەنجومەنینە بۆ لەگەڵ ئیران ڕێککەوتن نەکرد تەنیا پەیوەند بیت بە بەرنامەی ئەتۆمی لەبەرەوە کێشەکان گەورەتر بوون بەڵام لە 2022 هەندێک فاکتۆری تر هاتنانەوە فاکتۆرەکان بۆ نمونە شەڕی ئوکرانیا ئیران دەستی کرد بە پاڵپشتکردنی ڕۆسیا و درۆنی پێشکەوتووی دا کە ئێستا یەکێکە لە ئەمڕۆزە هەرە گرنگەکان ڕۆسیا لە درۆنی ئیرانی بەکاری لە شەڕی ئوکرانیا ئەمە قەیرانی بۆ نمونە ئەمریکا و جو بایدن و ئیران گەورەتر کرد و کارێکی تر خوب پیشاندانەی کە لە ئیران کران دیسانەوە یعنی خەڵکێکی زۆر کوژرا مافی مرۆڤ پێشێلکردنی مافی مرۆڤ ئەمە شوای کرد دیسان بایدن ناتوانێتن ئەو سیاسەتەی هەبوو کە سەرەتا دەیانگوت چینە ڕێککەوتن لەگەڵ ئیران ئەو بەرنامە جێبەجێ بکات لەبەرەوە بە شێوەیەکی گشتێکی تو سەیری بکەین لەسەر دەمی بایدن و لەسەر دەمی ئوباما و لەسەر دەمی ترامپیش ینی سیاسەتی ئەمریکا لەسەر ئاسی دەرەکی بە شێوەیەکە خزمەت بەس
پیگەی استراتیژی و بەرژەنجەکانی ئەمریکا بکرد بەڵام ئەو ئەمڕۆزانەی کە بەکاردێنن جیازم بێگومان بەڵام لەگەڵ ئەوەشدا دەتوانین بڵێ ئەگەر تو بڵێ کامە سەرکەوتوو بوون هیچ کامیان نە بەرەم بە ڕوسیا و نە لە بەرەم ئێران سەرکەوتوو نەبوون لەبەرش ئەبین حتا ئێستاش قەیرانەکان بەردەوام بەڵێ ئەمریکا دەتوانێت بەو ڕێگە تازەی کە دەیە بگرێتە بەر با فشار و سەپاندنی سزا بەسەر ئەو وڵاتانی کە وڵاتانی ئەمریکی دەزیرەکان هاوڵەتەکانی بگەڕێنجویان دەبێت ڕێگایشی دیبلۆماسی بگرێتە بەر وەکو ئاماژەمە پێی تەڕۆداک زەحمەتە بە تایبەتیش ئەوە لەسەر ئەوە مینی زیاتر لەسەرەوە نامینیت کە ئایا گوشتا لەسەر ئەو وڵاتانە دروست دەکرێت یان نە لەسەر ئەوە دەمی کە تا چەند پەیوەندی ئەو وڵاتانە بەرەو ئاسایی دەچیتن بۆ نمونە ئەگەر تو سەیری کە ئێستا ڕێککەوتنی ئەتۆمی لە بین ئیران ئەمریکا هەبە و لاانەکان گەڕابانە ناو ڕێککەوتنەکە ئەوە کێشەکان چارەسەر کردبان بێگومان مەسلەی گرتنی هاوڵاتیانی ئەمریکی ئازادکردیان شتێکی زۆر زۆر بەسیط و ئاسان بوو بۆ دەتوانە ئازاد لەسەر ئاڵوگۆڕ کراوە ئاڵوگۆڕکراون زۆر جارشی یعنی کێشەیەکی ئەوەندە گەورە نەدەبوو بەڵام لەبەرەوە ئێستا کێشەکان زۆر گەورەن لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری بوو نمونە کە باسی ئیران دەکەی گوشارێکی زۆر لەسەر ئیران هەیە ئیران دەیەوێتن ئەو کارتە دژی ئیدارەی بایدن وەکو کارتێک بەکار بینی بەڵام هەرچەندە بە قەنەعەتیم کارگەرێکی زۆری نابیت بە پیچانە احتمالە ئەڵویستی ئەمریکا تونتر بێت یا ڕووسیا شاماسیۆ دەبینی نەکوکیەکانی ئەمریکا لەگەڵ ڕوسیا بوونەوە نەکۆی زۆر گەورەن ئێستا بە تایبەت قەیرانێکی گەورە لە ئوکرانیایە رووسیا هەرشەیەکی جدیە لەسەر ئاسایش نەتەوەی ئەمریکا و لە ئەوروپای شەرقی بەتەبێت لەسەر دەوڵەتانی ئەوروپی لەبەرامەش ئەم کێشانە وا دەکەتن کە دەوڵەتی رووسیاش پەنا ببەتە بە خەڵکی مەدەنی بگریت یاخود ڕۆژنامەوان بگریتن یاخود تاوڵاتی ئەمریکا بی وەکو گوشارە بەکانی بەڵام بەقەنەعەتی من ئەتاک و کێشە سیاسیەکان ئەوەی ئێستا هەیە لە نیوان ئەو دەوڵەتە چارەسەر نەکرێتن بێگومان ئەم دیاردانە دەبن و کارگەرێکی زۆرشی نابیت لەسەر هەڵویستی ئەو دەوڵەتە بەڕێز دکتۆر نەوزاتی توتی مامۆستای زانکۆ و شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکا سوپاس بۆ ئەوەندەبوونتان لە ستۆدیۆ بەخێرهاتن زۆر سپاس باش زۆر سپاس